جیاکاری و دژایەتی موسڵمانان لە وڵاتی بەریتانیا دیاردەیەکی نوێنیە و مێژوویەکی هەیە، بەڵام وەک لە بەدواداچوونی دوو دامەزراوەدا پەردەی لەسەر لادراوە بەم دوایی ڕێژەکەی زیادی کردووە. بەپێی راپۆرتێک و بەدواداچوونێکی هاوبەشی سەنتەری لێکۆڵینەوەی بەریتانیا بریتیش فیوچەر بە هاوکاری دامەزراوەی بریتیش موسلیم تراست دەرکەوتووە زیاتر لە نیوەی موسڵمانان لە بەریتانیا ڕوبەڕووی شێوازی جیاجیای جیاکاری بوونەتەوە. لە راپۆرتە هاوبەشەکەدا کە پشتی بە دوو ڕاپرسی مانگی ئاداری ئەمساڵ بەستووە تیشک خراوەتە سەر قەباری جیاکاری بەرامبەر موسڵمانانی بەریتانیا و ئەو هەڵوێستە نەرێنیانی ڕوبەڕوویان دەبێتەوە و دەری خستووە کە 56% موسڵمانان بەهۆی بیر و باوەڕیان ڕوبەڕووی جیاکاری و دژایەتی بوونەتەوە. بەپێی راپۆرتەکە لە 27% موسڵمانەکانی بەریتانیا لە شوێنە گشتیەکاندا ڕوبەڕووی هەڵوێستی توند بوونەتەوە، لە 90%شیان لە شوێنەکانی کار و دامەزراوە گشتیەکان جیاکاریان بەرامبەر کراوە و لە 34%شیان لە تۆڕە کۆمەڵایەتەکان ڕوبەڕووی ڕقلێبوونەوە بوونەتەوە. At British Muslim Trust, we commissioned a poll with لەو بارەوە عەقیلە ئەحمەد سەرۆکی دامەزراوەی بریتیش موسلیم تراست بۆ بەدواداچوونی تاوانی دژایەتی موسڵمانان ڕایگەیاند زیاتر لە نیوەی موسڵمانانی بەریتانیا لە 12 مانگی ڕابردوودا بە جۆرێک لە جۆرەکان ڕوبەڕووی جیاکاری بوونەتەوە. عەقیلە ئەحمەد هۆشداریشی لە پەرەسەندنی زمانی زبر بەرامبەر موسڵمانان و پەراوێز خستنیان دا. بەپێی نوێترین لێدوانی سەرۆکی دامەزراوەی بریتیش موسلیم تراست ئەنجامەکان دەری دەخەن کە ئاماژەیەکی جێی نیگەرانی هەیە لەبارەی ئاستی ئەو جیاکاری و دژایەتی زیادبووی موسڵمانان لە بەریتانیا دەکاتە ئامانج. دامەزراوەکە تێبینی زیادبوونی گوتاری توندی بەرامبەر موسڵمانان لە تۆڕە کۆمەڵایەتیەکان کردووە کە بانگەواز بۆ ئەنجامدانی توند و تیژی بەرامبەریان یاخود داوای ناردنەوەی موسڵمانان بۆ وڵاتەکانی خۆیان دەکەن. بەپێی ئەنجامی راپۆرتەکە کە لێنی گەورە لە نێوان تەمەنە جیاوازەکان هەیە بۆ هەڵسەنگاندنی ڕۆڵی موسڵمانان لە کۆمەڵگەدا لە 29 ئەو کەسانی تەمەنیان سەر و 65 ساڵە لەو بڕوایەدان ڕۆڵی موسڵمانان نەرێنیە. بە پێچەوانەوە لە 43 ئەوانەی تەمەنیان لە نێوان 18 بۆ 24 ساڵیدایە دەڵێن موسڵمانان کاریگەری ئەرێنیان لە کۆمەڵگەی بەریتانیادا هەیە. لە هەڵسەنگاندنی کار و ڕۆڵی دامەزراوەکانیشدا میدیای بەریتانیا خراپترین ئاستی بەرکەوتووە کە بەپێی راپرسیەکان وای کردووە موسڵمانان هەست بە مامەڵەیەکی نادات پەروەر بکەن. لە راپۆرتەکەدا هاتووە لە 152 موسڵمانان دەڵێن میدیاکان بەراورد بە پێکهاتەکانی دیکەی کۆمەلگا بە شێوەیەکی خراپتر مامەڵەیان لەگەڵ دەکەن. hate crime and the hate incidents that Muslims are facing. لەبارەی هەڵوێستی فەرمیشەوە عەقیلە ئەحمەد سەرۆکی دامەزراوەی بریتیش موسلیم تراست ڕایگەیاند بەم دواییە لە نێو پەرلەمانی بەریتانیادا گوتاری سیاسی دژایەتی موسڵمانان و پەراوێز خستنیان بە شێوەیەکی بەرچاو زیادی کردووە. ئەمەش هۆکار بۆ قوڵکردنەوەی دابەشبوونی کۆمەڵایەتی و بەهێزکردنی هەستی دوژمنکارانە بەرامبەر ڕەوەندی موسڵمانان لە وڵاتە. هەموو ئەمانەش لە دەرئەنجامی کۆتاییدا وا دەکات بەپێی ئامارەکان لە 161 موسڵمانان هەست بە مەترسیەکی گەورە لەسەر ژیانیان بکەن. ئەم هەستەش لە نێو ئافرەتانی موسڵمانداندا زیاترە.